لا وتليفونك كابي من ديك سنين ساكنش كاجلو هم الشر هلاي الو سلااو دادا جیهان چۆنی؟ سلااو کاک مهندس باشی دادا ئەوڕۆ ماڵمان بار دەکەین ئەگە زەحمەت دەبی بێ ماڵەکەمان لەوە خاوینکەوە باشە باش مهندس ئێستا هەندە چ دیکە دێم باش دەی باشە چاوڕێتم خوات لەگەڵ خواحافیز برام ئەوە مهندسەکە بۆی لە مارێ نیشێ دەکەم دەرێ ماری دەگۆزینەوە وەرە هاوکاری مامکە بەس ناپان وە کچێ بەتەنێ لە مارێ بەجێ بێنم لۆ خۆت دەزانی نەسیم نەشەوێ نەڕۆژێ لە مارێنی ئەو جا دەرێم لۆ لەگەڵ خۆت نابێەوە مارێ وەی بەسەرچا وەڵا باشترە دایکە ناچم حەزم لێ نییە کچم کو دەبینە چی ئەدی بەتەنێ لە مارێ کو دەبی دانیشی ناچم کچم کو نایە کو دەی بەتەنێ لە مارێ بی ئەدی چ بەتەنە ژنەک دەبی لە مارێ بی ناوەڵا نابی ئەدی کچێ چەندم پێگوتیم بێر بەو کوڕای مەکا گوتت خۆشم دەوێ خۆشم دەوێ ئەوە خۆشەویستێکەن دەهەستە مادەم برام ئەوی شەم لەگەر بکە لەگەڕە خۆت بیبەوە کرد فەرمانی بابستەوە کرد ناچمەوە بڵێ دایکە بەتەمای بکوژە نایە وەڵا دەبی بیبێوە بابستەوە ڕاوەستە ئەو مشکلێم حەل دەکەم ئەتو دەبی لە جێی خاری خۆت دەرنەچی باشە هەستم پێشم کەەوە مشکلەکەت لۆ حەل دەکەم ئەو کوڕەش قسەی بکانە بەخۆم دەزانم چی لێ دەکەم خاڵە لێ مادام تخوامم بەوە کچم شەڕت و شروعی لۆ دادەرێن بەخوای ئەو جارەنا دەرکەی محکەمەی لێ دەگرم لە ژۆری دەکەم باشە نایە بۆ من نایمەوە بۆ لۆ نییە قسە لەگەر بکە هەستا هەستا خەمن نەبی هەستە کچم هەستا پێشم کەوە هەستا وەرە خاتون حەمامەکان فیسن زۆر قەنەفەکان هەموو تۆزیان لەسەرە ژوورەکان باشە ئادەکە بستڕەوە نیوڕانش بە خۆم دێم و ناتۆدین هەرچت پێویست تەلەفۆنە بکە باشە چاو دەستەکان داری بەێز خوا حافیز دڵتەنگی آخرەوە ماوەی لە تو دوور بووم ئەمە هەر کاتێک لە تو دوور بووم هەست بە تەنیایی دەکەم غەم و ئازارێکی زۆرم دەبی بەڵام ئێستا کە لەگەڵ توم هەست دەکەم پاشامە کەواتە ڕاستە دەڵێن دڵاگای لە دڵە باشە ڕۆیە چ بوو گوتت مۆزوعەکەیە گرنگە دەمەوێتی باسکەم مۆزوعێک نییە دوو مۆزوعە یەکانەوەی کە نەسیم خۆت دەزانی ئێمە ئایلەیەکی دیارین وای من ئایلەکەم ڕازی نین تۆ بە دایک و باوکت بێ یعنی چۆن بێ دایک و باوکم بم ئاین تۆ بێ دایک و باوکت خۆ من دایکم هەیە ئەی باوک دیسان باوکم ئەرە من چەند جار بە تۆ بڵێم کاکە بە قورعان نازانم بابم چی لێ هاتیە والله نازانم کێ دەزانی مردیە زندیە هەرچیە بەس بیبینمەوە نازانم لە چەند دەریشە بەخۆی بچم لە دوی بگەڕم بیهینم ئەی من چ بکەم ئائیلەی من ڕازی نین تۆ بەبێ باوکت بێ ڕۆیە خۆ من داکەم هەیە دوای بە خۆدە من دەناسی ئەمت خۆش دەوێت یعنی پێویست بەوەی ناکە ئەگەر نێتت بیدە تاین داک و بابت قەناعەت پێبینی بەس من دایکم قەناعەتی نایە
دەڵێ ئیلا دەبێت لەگەڵ باوکی شتێکی تریش هەیە ئەوی ترچە نامەوێت دڵتوندت بکەم بەس تام پرسیارێکی بکەم فەرموو نەسیم دا کچەیش دەکەم دەتوانین وەڵام بدەیەوە باشە ڕوئە عیلاقی بە تودا چیە داکەم هەری شت بکە چۆن عیلاقەی نییە تو خۆت دەزانی ئەمە عائیلەیەکی دیاری من ناتوانم قبول بکەم خەزووم خزمەتکاری ماڵان بێ هەر کچێکی تر کە لە عائیلەی من بوو بێ ناتوانێت ئەو شتێک قبول بکەم تکایە ئەوەی تێبگەم من ئەو قسەیم نەکرد کە تۆ تێکچی ئەمن جارێ دەڕۆم خوات لەگەڵ بۆ چۆ نەسیم نەسیم